دوای ئەوەی کە ئێمە نزیکەی 5-6 مان کارەکانمان ڕاگیرا بوو خۆشبەختانە نزیکەی 2 ڕۆژە دەستمان کردوێتەوە بەکار ئێستا تەماتە لە جوتیارە بەڕێزەکان وەردەگرین هەر لە جوتیارەکانی دهۆک و هەولێر و شارەزور ڕۆژانە نزیکەی 200 تەن تەماتەمان بۆ دەهێن و لیان وەردەگرین ڕۆژانە نزیکەی ئێمە بە سەعات کار دەکەین وەکو ئاماژەم پێدا ڕۆژی 200 بۆ 220 تەن تەماتە وەردەگرین و سەعاتی نزیکەی 6000 قوتوی 800 گرامی بەرهەمێنین داوا لە جوتیارە بەڕێزەکان دەکەین لە هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان پەیوەندیمان پێوەکەن بە زووترین کات بۆ ئەوەی تەماتەکانمان بۆ بێن بۆ ناو کارگە بەڵام پێش ئەوەی کە بۆمان بێن با بێن ڕێنماییمان لێ وەربگرن بزانن چونکە ئێمە بەڕاستی سنووقەکانیان لێ وەرناگرین با بە شێوازێک بۆمان بێنن کە هەم ئەوان سوودمەند بن و هەم ئێمەش لێرە کارەکانمان بە ئاسانی بڕوات بێت و حکومەت هاوکارمان بێت لەم پرۆژەیەدا ئەتوانین بۆ ساڵانی ئایندە کە ئەمڕۆ ئێستا 200 تەن تەماتە وەردەگرین بۆ ساڵانی ئایندە بیکەین بە 5 هێندە و 6 هێندە بەڕاستی ئەگەر بێت و حکومەت هاوکارمان بێت ئێمە هەلی کارێکی زۆر ئەڕەخسێنین با لەرەشە ئاماژەی پێ بم کە زۆر سپاسی وەزارەتی کشت و کاڵ دەکەم بە تایبەتی جەنابی وەزیر و کاک ئەحمەد تاهیر کە زۆر هاتوونەتە سەر خەت و هاوکاری ئەم پرۆژەیان کردووە بۆیە ئێستا کەوتووە کارکردن